ئازیزانم بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕامان، جوانترین و ڕازاوەترین سڵاوەکانی خۆم و هاوکارانم لە بەرنامەی ڕامانەوە قبوڵ فەرموون. خۆمان بەبەختەوە دەزانین کە لە ئاڵلقەیەکی نوێ لە مژارێکی تری بەرنامەکەدا پێگەیشتینەوە. هەروەک دەزانن کۆتاییەکانی خاکەلەوەی ئەمساڵ ڕێکەوتە لەگەڵ 22هەمین ساڵیادی کۆچی دوایی شاعر و نیشتمان پەروەری گەلەکەمان مامۆستا هێمن. بۆ ئەمە بەستا میوانداری بەڕێز و خۆشەویست مامۆستا دکتۆر ڕەفیق سابر شاعری ڕۆشنبیری گەلەکەمان کردووە بۆ تاوتوێکردنی ژیان و بەرهەمەکانی هێمن و ئەو قۆناغەی کە هێمن تێدا ژیاوە و شیعری تێدا بەرهەمێناوە. کاک دکتۆر گیان زۆر سپاس دەکەین بۆ یەکە وەختی خۆت نایەختیاری بەرنامەکەمان بۆ یەکە لەسەر شاعر و ڕۆشنبیرێکی گەلەکەمان بدوین کە ڕۆڵ و کاریگەریەکی زۆری لە ئەدەبی گەلەکەماندا هەبووە. بەڕای جەنابەت تایبەتمەندی ئەو بارودۆخەی کە شیعری هێمن تێدا هاتە بەرهەم، تۆ چۆنی لێک دەدەیتەوە و چۆنی هەڵدەسەنگێنی ئەو بارودۆخە کە هێمن تێدا شیعری بەرهەمێنە؟ هێمن لە سەردەمێکە وەکو شاعرێک دەرکەوت کە ڕۆژهەڵاتی کوردستان لە وەرچەرخان یا تەحولێکی سیاسی کۆمەڵایەتی زۆر گرنگدا بوو. بێجگە لەوە کە ناوچەکە بەگشتی و دنیا بەگشتی لە شەڕێکی جیهانی فراواندا ڕوبەڕووی شەڕێکی جیهانی فراوان بوو. لەو کاتەدا بۆ یەکەم جار لە مێژووی نوێی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان فکر و بیر و بۆچوونی ناسیۆنالیزم و کوردایەتی لە ناو دەستەی خوێندەوار و ڕووناکبیراندا بە شێوەیەکی تا ڕادەیەکی زۆر مۆدێرن دەرکەوت. ئەوە بوو کە کۆمەڵەی ژێکاف وەکو یەکەمین ڕێکخراوێکی گرنگی نەتەوەیی و سیاسی لەو کاتەدا لە ڕۆژهەڵاتی کوردستان دامەزرێنرا. ئەو دۆخە و لەوەش گرنگتر ئەو ئازادی نیسپی کە ڕۆژهەڵاتی کوردستان لە بەخۆیەوە دیت دوای ئەوەی کە هێزیا و پەیمانان هاتن ناو ئێرانەوە، دواتریش دروستبوونی کۆماری کوردستان، هەموو ئەوانە هەلومەرجێکی زۆر تایبەت بوون کە کەسایەتی هێمنیان لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەدەبیەوە داڕشت. بە تایبەتی و لە هەر هەمووشیان زیاتر پێکهاتنی کۆماری کوردستان لە مەهاباد و هێمن کە ئەو کاتە یەکێک بوو لە شاعرانی کۆمار و شاعرانی شۆرشی ئەو کاتە و کەسێک بوو لەوانەی کە لەگەڵ هەژاردا کە دیارترین شاعری کۆمار بوون و ڕەنگە لە هەموو شاعرانی تریش بەهۆی ئەوەی کە لە پێشەوە نزیک بوون و بەهۆی ئەوەی کە بەشێکی زۆر گرنگ بوون یا بەشداربوویەکی زۆر گرنگی بزاوە سیاسەکە بوون لە هەموو شاعرەکانی تر کاری بەرچاوتر بوون و کاریگەری کۆمار و ئەو ڕووداوە سیاسیانیان بەسەرەوە بوو. کاک دکتۆر هەر وەک دەبینین ئیتومانە دانی نازناوی شاعری نەتەوەیی بە هەژار و هێمن لە هەم پێشەوە قازم. کاک دکتۆر هەر وەک دەبینین ئیتومانە دانی نازناوی شاعری نەتەوەیی بە هەژار و هێمن لە هەم پێشەوە قازی محەممەد و جەنابەت پێت وایە بەشداریکردنی هێمن لە کۆماری کوردستان چ ڕۆڵ و کاریگەریەکی لە دروستکردنی هەستی نیشتمان پەروەری نەتەوەیی لە هێمن دروست کردووە؟ ڕاستەکەی هێمن بۆ خۆی پێش ئەوەی تێکەڵی کۆمار بێ هەستێکی قوڵی نیشتمان پەروەری لەلا هەبووە. خۆی لە پێشەکی تاریک و ڕووندا هەروە لە دیدارێکا کە لە 1970 کەمال میراودەلی و من لە مانگی مای لە بەغدا لەگەڵمان کردووە و تا ئێستا بڵاو نەبووتەوە بە شریتە و هیوادارن ئەم ساڵ دوایی بکەینەوە. لەوێژدا باز دەکا کە فەوزی چ ڕۆڵێکی گەورەی هەبووە لە پێکهێنانی دروستکردنی هەستی نەتەوایەتی و وشیاری نەتەوەیی لای مامۆستا هێمن. لەبەر ئەوە بۆ خۆی زەمینەیەکی بەهێزی تێدا بووە، بەڵام بەدڵنیاییەوە تێکەڵبوونی لەگەڵ بزاوی سیاسی و ژێکاوێت حیزبی دموکرات و کوردایی کۆمار ئەمە بۆ خۆی کەسایەتی ئەویان بە جۆرێکی
تر داڕشتۆتەوە ئەو هەست و هوشیارەی ئەویان زۆر پتەوتر و قوڵتر کردوتەوە. کاک دکتۆر وەکو شاعر و ڕۆشنبیرێک کە شانازیەوە پێبراوە لە خزمەتی مامۆستای من گەیشتوویتە خزمەتی مامۆستای من، سەرەتای ئاشنابوونتان بۆ کەی دەگەڕێتەوە؟ چۆن بوو؟ چۆن هێمنت ناسی لە چە بۆنە و مراسمێکدا پێکەوە بوون؟ ڕاستەکەی من لە سەرەتای هەفتاکان داوابزانام یا هەفتاویەک بوو یا هەفتاودوو بوو بۆ یەکەم جار مامۆستا هێمنم لە کۆتای هەفتاەک یا سەرەتای هەفتاودوو لە بەغدا بینی و دوای هەرچەندە جیاوازی تەمەنمان زۆر بوو، بەڵام مرۆڤ بە هیچ شێوەیە کەستی بۆ جیاوازیێر نەدەکرد کە لەگەڵ مامۆستا هێمندادان هەست دەکرد لەگەڵ کەسێکی هاوتەمەنی خۆت و برادێکی نزیکا دانیشتووی و لە پەیوەندی ڕۆژانەی ژیانی ڕۆژانەیە زۆر سادە و زۆر وەک لایەوە دەڵێن سەمیمی بوو، زۆر میهرەبان بوو. لەبەرەوە لەو کاتەوە پەیوەندیمان پەیدا بوو، بەڵام دوای 75 و 76 کە من زاکۆم تەواو کرد و دەستم لە کاری ڕۆژنامە نووسیدا درێژەم پێدا، ئەو کاتە پەیوەندی من و مامۆستا هێمن بەهێزتر بوو. لە بەغدا بوو، بە تایبەتی ئەو ماوەی کە لە بەغدا بوو لە دوای 75ەوە ئێمە بەردەوام زۆر جار هەفتانە یا بە 2 هەفتە جارێک یا بە 3 هەفتە جارێک مامۆستا هێمن دەدی و بە تایبەتی دەچوین بە یەکەوە تۆزێک لێومان تەڕ دەکرد یا گەری خۆمان تەڕ دەکرد ئەو کاتە لەگەڵ هەندێک برادەری تریش. کاک دکتۆر بێگومان هەر شاعرێک کۆمەڵێک تایبەتمەندی و جیاوازی خۆی هەیە کە لە شاعرانی دیکەی جیا دەکاتەوە. ئەو تایبەتمەندیانە چ بوون لە مامۆستا هێمندا کە لە شاعرانی پاش خۆی جیان دەکاتەوە؟ واتە بیر و باوەڕە زمانە بەکارهێنانی وێنەی شعریە ئیماژە بەڕای جەنابەت کامان؟ مامۆستا هێمن بە بۆچوونی من تا هاتە کوردستانی باشووری کوردستان لە کۆتایی شەستەکاندا تا ئەو کاتە ئەگەر ئێمە سەیری شعرەکانی مامۆستا هێمن بکەین، هەست دەکەین زیاتر شعری نیشتیمانی و زیاتر شعرێکن کە ناوەڕۆکێکی سیاسیان تایە. هەندێک لەو شعرانە لە ئاستی هونەریدا باشن و هەندێکیشان شعری ئاسایین و هەندێکی دیکەیان شعری خراپیشن یا شعر نین. بەڵام بە بۆچوونی من مامۆستا هێمن لە باشووری کوردستاندا وەکو شاعر پێی نایە قۆناغێکی زۆر جیاوازترەوە، یا شاعریەتی مامۆستا هێمن توانای داهێنانی شعری ئەو بەهرەی ئەو زیاتر لەو قۆناغەدا دەرکەوت و تەقیەوە کە لە هاتە ڕۆژهەڵاتی باشووری کوردستان. ئەمەش چەند هۆکارێکە بوو. یەکێک لەوانە دووری لە زێد و ناوچە و شوێنی مناڵی و کوڕەکەی و خێزانەکەی و کەسوکارەکەی کە بۆ ئەو ئاوارەبوونێک بوو لە ڕاستیدا، چونکە دیوارێکی گەورەی سیاسی سنووری لە بینی هەبوو کە ڕێگر بوو لەوەی ئەوان ببینەیە ئەمان ئەو ببینن. فاکتەری دووەمی ئەو لەو سەردەمەدا هات کە بزاری ڕۆشنبیری لە باشووری کوردستان و ئەدەبی بەتابەتی لە 72 ئاداری 1970 ڕووی لە گەشەکردن و فراوانبوونێکی زۆر کرد و ئەو بزاوی نوێخوازی و نوێبوونەوەیە هین بوو گەشەی کرد. مامۆستا هێمن دەرفەتێکی نوێی بۆ ڕەخسا، چ باوەی ئەوەی کە لێرەیە بۆ ئەوەی کە کاتێکی زۆر زیاتری خۆی بۆ خوێندنەوە و بۆ بەدواداچوون تەرخان بکات و لە هەمان کاتدا ئەو سۆز و خۆشەویستی و هەستەشی کە تیا بوو بە تایبەتی بەرامبەر بە زێدەکەی خۆی و بنەماڵەکەی خۆی و ئەمە دۆستەکانی ئەمانە پێکەوە هێمنیان گۆڕی بەو شاعرە. تا ئەو کاتە جیاوازێکی زۆر گەورە لە بینی هێمن و هەژاردا نابینی، بەڵام لێەوە هەست دەکەی هێمن زیاتر بەرە و لایەنی ڕۆحی، لایەنی جوانی، لایەنی دڵداری، هەندێک لایەنی فەلسەفی دەڕوات و لەو شعرە سیاسیانە دوو شعریەتی ئەو زیاتر بەڵێ زیاتر دەردەکەوێت لە تێکستەکانیدا. دوو شاکاری مامۆستا هێمن دیارە هەرکامیان لە قۆناغێکدا هاتوونەتە بەرهەم، واتە تاریک و ڕوون و ناڵای جودایی. شعری مامۆستا هێمن لە تاریک و ڕوونەوە تاکو و ناڵای جودایی چۆن گەشە دەکات؟ تۆ گەشەکردنە چۆن دەبینی مامۆستا؟
من هەر بەو شێوەیە دەبینم کە باسم کرد لە تاریک و ڕووندا بەشێکی هەرە زۆری شێعرەکانی مامۆستای من هەمان ئەو شێعرە سیاسیانن کە لە سەردەمی کۆمار یا دواتر نووسراون شێعری سیاسی وڵات پەروەرین هەڵدانە بەسەر جوانی نیشتیمانە باز لە خۆراگرتنە باز لە ئازادی کوردە باز لەم جۆرە شتانەیە بەڵام بەشێکی کەمی لە تاریک و ڕووندا کۆمەڵە شێعری سیاسیدا بەڵام شێعری جیاوازی تایە کە ئەوانن زیاتر ئەوانن کە لە باشووری کوردستان نووسیونی لە هەفتا بەرەو سەریا 69 هەفتا بەرەو دواوە بەڵام ناوەی جودایی شتێکی ترە ناوەی جودایی ئەو کۆناغەیە کە پێماوێ هەموو شێعرەکان هی دوای هەفتاکانن کە بەشێکی لێرە نووسی و کە گەڕاشەوە پێم وابێت چەند شتێکی لەو دی نووسیوە. کاک دکتۆر دەبینین هێمن هاوسەردم و هاوچاخی ئەو شاعرە نوێخوازانە بووە وەکو بەکر شاکرسەیابی عەرەب وەکو پێش دوای گۆران بووە و هەمان حاڵیشدا نیمایۆشیش بووە بەڵام کەمتر هەوڵی داوە خۆی بە نوێخوازی و ئەو بەرە نوێەوە نزیکاتەوە بەڕای جەنابەت هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ مامۆستا من ئەو ڕێباز لە نوێخوازیەی نەگرت کە تەنانەت ئەگەر لەگەڵ گۆرانیش بەراوردی بکەین هەست دەکەین ئەو زیاتر لە شعری کلاسیک و سەرەتا لە حاجی قادرەوە نزیکترە تا لە گۆران. بە بۆچوونی من بەشێکی ئەساسی پەیوەندی بە پەروەردەی کولتوری و ئەدەبی مامۆستای من زیاتر لە سەردەستی کەسانێکی کلاسیک بە دنیای شێعر ناسرا و بنەمای یا بناخەی چێژ و زەوق و سەلیقەی ئەدەبی لەسەر ئەساسی شێعری کلاسیکی کوردی بوو جگەل لە کلاسیکی فارس. بۆیە ئەو بۆ نمونە هاوسەردەمی شاملوش بوو شاملوشی خوێندبووە بەڵام کەم و زۆر ئەو ستایلی شاملو یا فەڕۆخ پێی دەنووسی ستایلێکی تەواو جیاواز بوو لەوەی مامۆستا هەرم پێی دەنووسی ئەوەی ئێمە پێمان دەنووسی جیاوازە لەو بە بۆچوونی من پەیوەندی بە ئەو بناغە ڕووناکبیری و ئەدەبی و چێژە ئەدەبیەوە هەیە کە لە سەرەتاوە لای ئەو پێکاتەوە. ئەگەر شیعری مامۆستا هێمن دەخوێنیتەوە پڕ لە وشەی ڕەسەن واتە زمان لە لای هێمن زۆر جوان چوتە ناخی زمانەوە قوڵایی زمانە بەڕای جەنابەت پێشخان و وەرگێڕانی زمان لای هێمن چۆن دەبینی؟ هێمن لەو کەسە دەگمەنانەی کوردی بوون کە کوردێکی زۆر باشی دەزانی کوردی بە سەلیقە دەزانی هێمن زانای زمان نەبوو مامەژاری شەروە زانای زمان نەبوو بۆ مانای لینگویستیک نەبوو پسپۆر نەبوو لە ڕێی خوێندنی ئەکادیمیەوە ئەزمموی بوو کوردیزان بوو ئەو کوردی کە لە کۆمەڵی کوردەوانیدا بە ڕەسەمی ماوەتەوە ئەو فێری بوو بەڵام خۆی سەلیقەی زمانەوانی و زیرەکی ئەو لە زماندا ئەڤینی ئەو خۆشەویستی ئەو بەرامبەر زمانەکە بێجگەل لە باگراوند لە برەمای بناخە ڕووناکبیرەی کە هەیبوو ئەمانە هەمووی بەیەکەوەیان کرد کە من زمانەکەی زۆر تایبەت و جوان بێ بەڵام ڕەنگە زیاد چەند لە شێعرەکانیدا جوانی ئەو زمانە دەردەکەون لە بەخشانەکانیشیدا یا لە نووسینەکانیشیدا بە تایبەتی لە پێشێکی تاریک و ڕووندا جوانی ئەو زمانە لەوێدا دەردەکەون. کاک دکتۆر بێگومان هەموو شاعرێک کاریگەری لەسەر نەوە و شاعرانی پاش خۆیان دادەنێن بەڕای جەنابەت ئەو کاریگەریە کە هێمن لەسەر ئەدەبی کوردی و نەوەکانی دوای خۆی داناوە چین؟ هێمن دەبێەوەمان لەبیر نەچێت کە هێمن شاعرێک بوو زیاتر لە کلاسیکەوە نزیک بوو تا لە مۆدرن یا کلاسیک شاعرێکی کلاسیکی مۆدێرنی کلاسیک بوو ئاوا ئەگەر بکرێت نایی بەرین لەبەرەوە تەسیری هێمن بە بۆچوونی من لەسەر کەدای نابێ پێش هەموو شتێک لە بواری زمان و جوانی زمانەکەیەتی بێجگەلەوە لەسەر ڕەنگە لە هەندێ تێکستی بەهێزی ئەو کە کاریگەری کەم تا زۆر لەسەر هەمومان هەبووە وەکو مەبەستم ئەو نییە کاریگەری لە
ستایلی شعری ئێمە بەڵکە وەکو ئینسان وەکو خوێندەوارێکی شعرەکانی ڕەنگە زیاتر لەو بواراندا بێ دەنا شاعرانی ئەوڕۆ نە لە ڕۆژهەڵاتی کوردستان نە لە باشوور بەو شێوە شعر ناموسن کە هێمن دەینووسێ بەو مانایەکی تر سەبکی ئەو لەژێر کارتێکردنی سەبکی ئەو دانین ڕەنگە لەژێر کارتێکردنی زمانی ئەو زمانی شعری ئەو شێوەی بەرخوردی ئەو لەگەڵ شتەکاندا لەگەڵ جوانیدا ڕەنگە لەوەدا شوێنەواری هێمن بدۆزینەوە. کاک دکتۆر وەک دەبینین مامۆستا هێمن هەر وەک پێشتیش باس کرد چانێکی جوان پەرست جوانی ناز بووە. جوانی لە لای هێمن چ بوو؟ ئەخۆ ئەو جوانی ئافرەتی فقط ژنی فقط لە جەستا دەبینی یا لە ڕۆحی ژندا لە ناخی ژندا ئەو هۆکارانە چی بوون کە زیاتر هێمن احتمام و گرنگی بە جوانی ژن دەدا؟ هێمن بۆ خۆی وەکو تەبیعەت وەکو هەڵکەوت ژن جوانی پەرست بوو جوان پەرست بوو باڕۆیە لەبەرەوە بەشێکە لە کەرەکتێری ئەو لە کەسایەتی ئەو بێجگە لەوەی کە ئەو هەڵوێستێکی زۆر مۆدێرن و شۆڕژگەرانەشی هەبوو لە بەرامبەر مەسەلەی ژندا بەمانایەک ئەو تا ئاستی پەرستن ژنی خۆش دەویست بەڵام لە هەمان کاتیشدا وەکو ڕووناکبیرێک وەکو کەسێکی مۆدێرن و پێشکەوتن خواست باوەڕی بە ئازادی و مافی ژن هەبوو لەو دیدارەی کە باسم کرد ئەو باسی ئەوە دەکات کە چۆن سیستەمێک دەڵێن لە ماڵی خانەوادەکەی خۆماندا کە دەمدیت سیستەمێک بەرامبەر ژن دەکرێت هەر لەوێوە من نەفرەتمدا ستەم کرد بەرامبەر بە ژن ئەمە بەشێکی تریشی بە بۆچوونی من هێمن لە سەردەمی لاوێتیدا تێر نەبوو لە خۆشەویستی ئەو نەخێرەوە دواترە من باسی گەنجەتی دەکەم یعنی هێمن وەک گەنجێکی ئاسایی کە لە سەردەمی گەنجەتی خۆیدا ئەزمموی دڵداری دەکات جارێک تێک دەشکێ جاری دۆم دەیکاتەوە سێم دەیکاتەوە هێمن بەو قۆناغانەدا تێنەپەڕیوە نەژن هێنانەکەی بە خۆشەویستی بووە نە ئەو ئازادەشی هەبووە چوەکو کوڕە شێخێک سەرەتا کە بە ئازادی بتوانێت لە ژن یا لە کەس نزیک بێتەوە دواتریش کە تووشی کاری سیاسی بووە ئەو لەو چاوپێکەوت شتێکی جالبان ساڵ بڵاوی دەکەینەوە دەڵێ من بە تاوانم دەزانی لەبەر ئەوەی ئەندامێکی کۆمەڵە کۆمەڵی ژێکاف کوردایەتی دەکا سوێندیان خواردووە بە کوردستان و بە سیوچی کە خیانەت لە میلەت نەکەن هەر خۆ نزیککردنەوەی تەنانەت بە مۆتیڤ بە پاڵنەری ینی لە خۆشەویستیشەوە بوو بێ هەر جۆرە پەیوەندێکیان بە تاوان زانی و بە خیانەت زانیوە لەگەڵ شندا چونکە چۆن تۆ دەبێ تۆ کوردی کورد ڕزگار دەکەی وڵاتەکەت ڕزگار دەکەی چۆن تۆ بێی ژنێک یا کچێک کارێک خۆشەویستی لەگەڵ بکەی و سەرنجام نەژبێتە هاوسەرت بۆ نمونە لەبەر ئەوە پێم وایە هێمن لە ژیانیدا لە ژیانی ناوێتیدا تێر نەبوو لە خۆشەویستی سانێکیش کە لە سەردەمێکی مناڵی یان گەنجەتیدا لە شتێک تێر نەبێ ڕەنگە تا ساڵانێکی زۆر دو پێوە دیار بێت. کاک دکتۆر هێمن دیگە لەو بوارانەی کە کاری کرد شیعر و وەرگێڕان و پەخشان و دقی دیکە لە بوای ڕۆژنامەگریشدا پاش گەڕانەوەی لە ساڵەکانی 63 هەتاویدا کۆڤاری سروەدا دەمەزرێنی و بە هاوکاری کۆمەڵێکی دیکە ڕەوتێکی نوێی ڕۆژنامەگری لە کوردستانی ئێران وەڕێدەخا و ئێستاش هەر بەردەوامە و ئەو کۆڤارە هەر هەیە جەنابەت ئەو شەپۆلە چۆن دەبینی و ئەو کارەی هێمن چۆن لێگەدەیەوە؟ ئەگەر ڕاست دەوێت سروە بۆ خۆی بوو بە قوتابخانەیەک ڕاستە سروە گەر لە چاو ئەو گۆڤارانەی کە پێشتر دەرکراون یا هەر لەو کاتەشا کە لە با بڵێن لێرە یا لە ئەوروپا دەردەکران شتێک بوو زۆر جیاواز نەبوو لەوان بۆ مانایە زۆر مهمتر نەبوو وەکو ئەگەر وەکو هین بگری بەڵام ڕچەشکێنیەک بوو لە کاتی خۆیدا لە ڕۆژهەڵاتی کوردستان
و لە ڕێی دواتر بوو بە قوتابخانەیە کە بە سەدان جارێ بە هەزاران دەیان هەزار بۆی سروە کوردی خوێندنەوە و کوردی نووسینیان باشتر بوو. لە هەمان کاتیشدا نەوەیەکی نوێی شاعیر و نووسەران و چیرۆک نووسان لە ڕێی سروەوە لە ڕاستیدا ینی ناسێنران یا خۆیان ناساند و دواتریش وەکو شوێنێکی گرنگیان ئەمڕۆ هەیە لە ژیانی ڕاگبیری ئێمەدا. لەبەرەوە کارەی مامۆستا هێمن بە بۆ چوونی من لە هەموو کارە سیاسیەکانی گرنگتر بوو بێ ئەوەی لە بەئاخی ئەو کارە سیاسیانەی کەمکەمەوە. لە پێشیشدا باسز کرد جەنابەت لەگەڵ کاک کەماڵی میراودەلی دیمانەیەکی بربڵاوت لەگەڵ مامۆستا هێمن کردووە. ئەگەر دەکرێت ئەو چوارچێوە دیمانە چۆن بۆ چ شتایەکی لەوێ دەرکاندووە مامۆستا هێمن باس کردووە زیاتر لەسەرەوە مامەدوێ کە لە مانگی 1970 کراوە. ئەو کاتە سەرەتای خۆپێشاندان و پشێوی لە ئێران دەستی پێکرد بوو. ئێمە بیستمان کە شا داوای لە حکوومەتی عێراق کردووە برادرانی دیموکرات کە لە بەغدا و لە کوردستان بوون لا ببرێن نەک بەشدار بن لەو مەسەلەیەدا دەستیان هەبێ بنێرێن بۆ ئەفغانستان. لەوەر کاک کەماڵ ئێمە زۆر خەمی هەموویان مابووتەوە ئەن بەڵام لەبەرەوەی مامۆستا هێمن وەکو شاعیرێک بەلای ئێمەوە ڕەنگە تایبەتمەندێکی کەی هەبوو بڕیارمان داوتمان پێشەوەی مامۆستا هێمنمان لەدەست بچێ بڕوا بۆ ئەفغانستان لەوانەیە قەت نەیبیننەوە با دابنیشین لەگەڵی. شەوێک لە ماڵی براکەی کاک کەمال لە بەغدا دانیشتین و شریکێکماندانە. دوایەوە بە 4 مانگ من دەربەدەر بووم مامۆستا هێمن لە عێراق هەرمایەوە و ساڵێکی نەبر من لە پێشمەرگایەتی لە مەهاباد مامۆستا هێمن دیتەوە. جا لەوێ کاک کەمالیش ساڵێک دوای من ئەویش دیسانەوە دەربەدەر بوو. ئەم شریتە مایەوە تا ئەم 1-2 ساڵەی دوایی کە ئەمە دەستمان کەوتەوە شریتەکە دەتوانم بڵێم ئەو کاتە بە تەنزیلێکی یا ڕکۆردێکی ئاسایی تەنزیلمان کرد. هەندێ تاکوتەرا وشە هەیە تێی ناگە یا خراپی تۆمارکردنەکەیە یان 30 ساڵ تێپەڕبوون بەسەریدا ئەوەی کردو. بەڵام هەندێک شتی زۆر تایبەت و جوانی تایە هەندێک لەبارەی ژیانی خۆی لەبارەی کاری حیزبایەتی لەبارەی پێشەوا بەتایبەتی کە ئەو پێی وایە پێشەوا شاعیر بۆ زیاتر تا سیاسی وەکو سروشت وەکو لایەنی وەکو ئینسانی عین زیاتر بۆ دەشا شاعیر بێت تا ئەوەی سەرکردەیەکی سیاسی شتی زۆر خۆشتە. هیوادارم ئەمە ئێستا ژمارەیەکی گۆڤاری کوردۆلۆژی لەم ڕۆژانە دەنێرین بۆ چاپ ئەگەر فریا کەوت هەندێک شتی ماوە ئەبێت دیسانەوە بینی تێدا بکرێ ئەگەر فراکە لەو ژمارەدا جینا لەم ساڵ هەڵبڕایی دەکەینەوە. کاک دکتۆر گیان ئێمە لەسەر ئەو تەوەرە هیچ پرسیارێکی دیکەمان نەماوە. ئەگەر تۆ پرسیاری شتێکی تایبەتی دیکە لەسەر مامۆستا هێمن ماوە تکایە فەرموو. ئازیزان و بینەرانی خۆشەویستی ڕامان بەم شێوەیە گەیشتنە کۆتایی ئەم ئەڵقەیە بەرنامەی ڕامانیش تا ئەڵقەیەکی دیکە کە پێک دەگەینەوە هەر شاد و سەرکەوتوو.